ملافندی ایک شوان کساتیان کو چجار لباجر هفلیر ناهید جدا کرن. ملافندی کاری اب فتوه کاخوه گیان خشکو براین مسیحیان لعنکاوا بپارزید جناف چونه. اتریدانکا کموینه دا لجنگ ایک جیهانی او دما دولتا عثمانی برف نافچونه چو هندک لرگس پرستن ترک اب هجتا برگری کرن لأولا اسلامه ات هلوستک چاورینه کری دا بریارا هیرش ددن بو سر کرستیانین عنکاوا بلیت وی دمی دا ملافندی اب تندی اب همو هزاخوا هم بر اوی هلوستی راوستا او دما زانی هزن عثمانیان لدروازه عنکاوانه ملافندی اب لس چو برف عنکاوا دما ادگهتا دف هزن عثمانیان رو لچکدارین واند کتو ادبیجید او کسی لدجی خشکو براین مسیحی شری بکد هر وک او لدجی من شرید کن ام همو خلق ایک نشتیمانو ایک خاکین لآلیه آینی وجی حتی او دست پیشخر نبن ات شرکرنه داد گلمه وک شرع ناچه بید ام دست پیشخر بین ات شرکرنه داد گل کسی برانبر اف منبرا نهال پشمن منبرا جناب ماموستا ملافندیه حولێری بوو السر اف منبرê خزمەtek gelek mezin pêşkêşî mirovatiyê kiriye pêşkêşî gelê Kurd kiriye ev minbere kiriye minbera zanistxwaziyê hemî biyavan da ev ro bername pêk ve jiyan me viya li ser cenabê mamosta melafendî bikein ku kesatiyek bû gelek helwestên ciwan û camêrane û mirov dostane pêşkêşî xuşk û birayên mesîhî û pêşkêşî ciwan kiriyet wextê xuda kel ser qelatê jiyayîne bifermûn با پێک ve bîner bîn bizanîn xizm û kesûkarên wî û dost û nizîkên wî çawa behsa kesatiya melefendî dikin ed biyavê pêk ve jiyan û biyavê mirov dostiyê de. ملافندی ادگل هبونا گیان قبول کرن و پێک ve jiyanê hesta neteweyî jî gelek ildefwiya zeq bû. Hemû dema palpişt bûye digel bizavên Kurdî tenanet êk ji wan kesatiyan bû ku نزیکی هبو ل شیخ محمود حفید و چندین جار لگرکا باداوه لباجر هفلیر میوان کریه او قاعده عثمانیه پیش چند روز چی میوانی ملافندی بو پاشی وی روزک دبینی زور بتنگاوی مجموع اختیار چی کریستیان هاتن خلچ عنکاوی هاتن لولای ملافندی گوتیان او قاعده بتمایه حتى لوين جرى قلت يعني بيش ساي ما قلت وي برسيبوي لعسكري كان بأجابة التشيكية بلا ندر يعني سنة وانا قلت والله وانا كريستيان او قندش ايوانا وحمو كريستيان سلكن لي وانا يعني قلت يوم تيجيشنين كامر دا اما نمينين نامان يري يعني او برياره لسروي او اندهات بو يعني مزاجك بلا او قايده لشرم حاله الشرب يعني مخول بو مشتك مخول بو والله اگر اتو نمانجي خلال 3 ساعاتك اما ناهيري طبعا ابو بسطاو بقول شو قاعد عثماني قود بي او شر لقى من لقواننيه او انا لجي الحمايه منن بله ايش قولوا ما تو هاتي خلاص لازم باشه ماموستا اگر تماشای باگراوندی ام هلوسته بکن آیا باگراوندی جنابی ملفندی چشتێک پاڵدەر بوو یان هۆکاری ئەوە بوو کە هاندەتن بوو نواندنی ئەو هەلوێستە گەورەیە والله بەدەرەجەیە یەکەم ڕووی ئیسلامەتی بەڵێ یعنی ڕووی ئیسلامەتی ناشرین نەکرێ بەو تصرفاتانەی کە لەبەرەوەی مەسیحن لیاندن و ئیبادە بەڵام لە هەمان کاتدا مامۆستا عوسمانیەکانیش دەوڵەتێکی ئیسلامی بوو خلافەتێکی ئیسلامی خەلیفە بوو وەختی یعنی خلافەت بوو بەڵێ بەڵام خۆش دەزانی ئەمە نامێ باس تاریخ بکەم لە تاریخ زۆرە کە یعنی زۆر بە دڕندەی لە ئاسووریەکانیاندا لە ئەرمەنیەکان درا باشە مامۆستا ئەگەر ئەو هەلوێستە ڕەنگە زۆربە لە ڕووی گێڕانەوە هات بیتە پاراستن ئەرێ چەند چووە ناو زیکی پەرتوکەکاندا ئەو هەلوێستە کە بپارێزێتن بۆ نفشەکانی داهاتوش بەێ
هەیە لە ناوپەرتوەکانی ئەدیبەکان و نووسەرەکانی عنکاوەی مەسەن مامۆستا حنە زۆر بە تەفسیلی ئەو حادسێ باس کردە. ئەو مامۆستا حنە کابرایەکی مؤرخ بوو، نووسەر بوو، زۆر لە دیانەتی ئەوەش کلدانی و مەسیحی و ئەوانە لە سەری نووسینە کابرایکی زۆر مسەقە بوو. مامۆستا گیان مامۆستا مەلەفەندی کە چوون کەسێک بوو بڕوای بە پێکەوە ژیان و بڕوای بە جوورێتی هەبوو لە ناو کۆمەلگادا، لەگەڵ ئەوە پەیوەندیەکی زۆر باشی هەبوو لەگەڵ بزاوی ڕزگاری خوازی گەلی کورد. ئەمە بوو چ دەگەڕێتەوە؟ زۆر ڕوحەت کوردایەتی بەرزی هەبوو، یعنی زۆر ئەوەی هەبوو، بەڵام و عیلاقاتیشی هەبوو زۆر لەگەر شێخ محەموود بە تایبەتی چەند جار هاتیە، زۆر عیلاقاتی هەبوو. سەربارەوەیەکێک و مەلافەندی ددەمێ 50 ساڵاندا خزمەتا گەل و نیشتیمانی خوا کردە لە ڕۆیە ئۆلی و جڤاکی و مرۆڤ دۆستیەدا هەفدەم خودی نویسینا چەندین بەرهەمین چاپکریە ژی کۆ ئەب شێوازên هۆزان وەزن و قافیە نوێساینە. ناڤەڕووکا پەرتووکên wê birîtî bû لە هەر ئێک li buwarên netewayî û perwerdeyî û edebî û civakî û rawiştî. مامۆستا سەلیم، مامۆستا حنا عەبدولئەحەد کە باسی عنکاوا دەکاتن لەمحە عن عنکاوا ماضیەن و حاضرن لە سەفحەی 18 و 19 باس لە مەلافەندی دەکاتن. یعنی دەمەوێتن بزانم وردەکاری ئەمە بوو بینەرانمان بڵێ مامۆستا حنا چۆن وەصفی مامۆستا مەلەفەندی دەکات و هەلوێستەکانی ئەو سەبارەت بە خوشکبرانی مەسیحی. مامۆستا حنا بە ڕەحمەتی دەویست لە کتابەکەی کەوها پیشانی عالم بدا کە ئەو پیاوە ڕێزدارە ڕۆلێکی زۆر تایبەتی هەبوو و باڵای هەبوو لۆ پاراستنی مافی خەڵک لە هەولێر بە شێوەیەکی گشتی لە ناوچەی عنکاوا بە تایبەتی ناوچەی عنکاوا. هەروەها پیشان بدا کە ئەوە کەسایەتێکی زۆر بەناوبەنگی هەبوو، دەسەڵاتی هەبوو لە نێو توێژە کۆمەڵەکەەکان. ڕۆلی گرنگی هەبوو هەروەها لۆ پارێزکردنی مافی ئەوانەی کە مافیان خورا بوو. هەروە خەلکی عنکاوا زۆر سەردانی ئەو بەرەزیان دەکرد، ماڵی لە بەداوە بوو کە زۆر بە پێشوازی لیان دەکرد، بە جددی کێشەکانیان چارەسەری. بەڵێ ئەگەر تەماشای پەرتوکەکانی مێژوو بکەین، کاتی خوکە ئینگلیس لێرە حاکمیەتی کردووە، یەک لە جنێراڵەکانی بەناوی هی لە هەولێر بۆ حاکمێکی سیاسی و بڵین ئەو کات باسی جەنابی مەلەفەندی کردووە. ئەو قسانەی ئەو باس کردووە یان هەڵوێستەکانی ئەو جەنێراڵە چوون بووە بەرامبەر مەلەفەندی. جەنەرال هی کە بوویتە حاکمی سیاسی هەولێر بەڵێ لە کاتی ئینتیدابی بریتانی باسی ئەو پیاوە بەرێزە دەکاکەن ڕۆڵێکی تایبەتی هەبوو کو یارمەتی حاکمەکەی دەکرد بۆ هەر کێشەکە بوو لە هەولێر بەتەبەت لە عنکاوا. بەڵێ زۆر بە جددی چارەسەری کێشەکان دەکرد. هەروەها لە کتابەکەی ئەو جەنەرال هی کتابێکی هەیە سەنەتان فی کوردستان، 2 ساڵ لە کوردستان، باسی ئەو پیاوە بەرێزە دەکات. چی ئەڵێت؟ دەلێ ئەو پیاوە زۆر نزیکی خەلکی عنکاوا بووە، بەردەوام ئەو نزیکیان دەبوو کۆمەڵە قەشک دەچوونەکەنی چ شێشەیانە بوو، چ تەعەدیان لێ دەکرا، بە مەلافەندیان دەگوت لەگەڵ حاکمەکە پێکەوە چارەسەری ئەو شێشەیان دەکرد. مامۆستا سەلیم، ئایا لە نووسراوەکان لە دەست نویسەکانی بەریتانیا بوو نمونە یان خوشکبرانی مەسیحی نووسەرەکانی مەسیحی چ ناوەندەکانی جڤاکی بیتن یان ناوەندەکانی بڵێن ڕوشنبیری بیتن کەلتوری بیتن چەند ئەم باسانە ئیسارە دەکرێن لە ناوخۆندا؟ زۆر جارە من لە پەروەردا بە پۆشحامەخم مامۆستا بووم، ئێستاش متەقاعدم بە خەبیر. بەڵێ باش لۆ تەڵەبەی خۆم دەکەم لە منداڵی خۆم لۆ ئەو کەسانێک کە لەگەڵ یان دەژم دەلێم ئەمە ژیانەکەی بەسەر دەبێن بە برایەتی و بە پێکەوە ژیان. مەلافەندی نەقیبی ئەشرافی هەولێر بوو، معروف بوو کە نەقیبی ئەشرافی هەولێر. دەورەکی زۆر مهمی هەبوو، فترەی نهایەتی حکمی عوسمانی زۆر متەنەور بوو، یعنی مەلافەندی ڕوئەسای عەشائری جەمع کرد، گوتی دەبی عنکاوە ئەمە قورتاری کەین و دیفاع بکەین لەسەری.
أو شتا موقفه زور دلالاتي هي زور معاني هي كرجل دين أو وقتي كان متفتح بو يعني رجل دين اختلافي زور لقر أو تعصبة أو أما هوكا ديبينين لمنطقة يعني متنور بو دوائي ملافندي دولة سياسي زور مهمي هبو وزور تشس نصران لسري انجليز دي سويتيان وعربش دي سويتيان انجليز طبعا باش حرب عالمية كم مباشرة اوان تقريبا حكم عراقي عندك يعني مندوب سامي او حاكم عام بو دوائي الى ملكية داندرا اول ملك لبغداد ملك فيصلية كمبو انجليز تقريبا حكم عراقي عندك سالي 1924 ملك فيصلية كم زيارتي هول ريكرت لمالي ملافندي هات اخواني يعني ميواني ملافندي بو مليكي عراق بي لمالي ملافندي ببيتا ميوان او دلالاتي زورها بو نكو هلا هولير ولا كردستان لعموم عراق ملافندی جدا له هوالین خو پیشی جیه 20 سالیه ادکاریت همو زانستین شرعی دو ماهیک بینیتو اجازه ملاتیه جی لسر دست باب خو ورد گیرید اد جیه 3 سالیه دا ادبیت زانایک مزن الدورا هفلیریو عراق بگشتیو ناو بانگک مزن ابدست خوبت اینیتن ده دوری دا هرتم جه سرنجی بو لدف خلک دوری کو اوی چوا کاری ادجیک بچیک دا بل زانستک مزن و باش ابدست خوبه بینیتن باسی ئەوە دەکرێتن کە کاتی خۆی کاک ئەحمەدی شێخ کە وەکو بڵێن داوای کردووە بە نامەیەکی ڕسمی و جەنابی مەلەفەندی ناردووە کە من دوو قوتابی ڕۆژهەڵاتم هەنە دەنێرمەکن جەنابەت قبول بفەرموو مەلافەندیە نوێنەری عایلەکەیە لە هەموو دام و دەستگای دەوروبەرمان لەبەر هەندێک زۆر بە زەحمەت وەردەگیران و ئێستا نامەکەمان لەکنە جەنابی شێخ کە پاش احترامی یەکدری و ئەو مەسایلان دەرێت دوو قوتابی هەیە پێم خۆشە وەریانگەری و فعلا قوتابیەکان هات خوێندنی خۆیان تەواو کرد گەڕانەوە بۆ سلەیمانی ناوەکانم لەبی کردیە بەداخەوە ڕاستە مامۆستا ئەو کات تەماشای قەڵات بکەین لەسەر قەڵات هەم موسڵمان هەم جووەکان لەوێن دەردەژیان ئایا هەڵوێستی جەنابی مەلەفەندی چۆن بوو لەگەڵ جووەکان ئەو کات بینایەکە بۆ دوو غورفە بەرامبەر یەکدری بوو قاعەکی گەورەی تێدا بوو پێی دەڵێن کنێشت جوولەکان هەموو شەمووان دەهاتن لەوێن دەرێ ئەدای ئەوەی خۆیان دەکرد خۆیان دەکرد مسلمانەکان جیرانیان بوون ساڵی 1927 دەکەم مزگەفتی محمود ئاغای سید محمود ئاغا لەوێن دەرێ مەسیحیەکان کەنیسەیان دروست کرد کەنیسەکە لە نیوەی ئەوەکەی پاریان لێ بڕا مسلمانەکانی ئەترافی هاوکاریان کردن کەنیسەکان لۆ تەواو کرد هەموو برادەرەکانمان خەرچ ئەنکاوی مامۆستاکانمان مامۆستا گۆریل مامۆستا بەترس مامۆستا مەرقەس مامۆستا گۆریل مامۆستا مەتی مامۆستا شەمعون ئەوانە هەموو دەرسیان بەمە گوتیە ئەو کات جووەکانیش داتن بوو سەردانی مەلایفەندی و لەگەلی دانیشن و گفتوگو بکەن لەسەر هەندێک بابەت و ئەو شتانە بەڵێ داهاتن بەس وەکو خوێندنە بەڵام لێرە دەمێ شتێکتان بۆ باز بکەم پاشەوە کە فەراغ لێر پیا بوو حرب عالەمی دووەم پیا بوو چەند عەشائیرێکی منتقەی مووسڵی هاتنە هەولێرێ و یان چەند کەسانێک ویستیان تەعەدا لە مەسیحیەکان بکەن لە عەنکاوەی و هەروەها لە ئەرمۆتەس ئەوەی هەولێرێ مەلافەندی تەماشاکی قەزیەکە زۆر گەورەیە
ئەو عشائرە بە شەرەفانەی دەوروبەری هەولێرێ و دەوروبەری ئەنکاوە ئەوانە هەر کەسێک ئامادەی خۆیان پیشاندە کە حیمایەی ئەو موقع جغرافیەی بکەن لەگەر هەر ئاعتیداکە کرا بۆ مای 3 مانگ ئەوانە حیمایەی منتقەیان کرد بە هەموو نەوەک. وەکو مەلافەندی وەکو کەسایەتیی دیاریکراوی موسڵمان لە ئەنکاوا دیارە دەورێکی گرنگی هەبووە و یەکێکە لە نمونە هەرە گەورەکان کە هەتا ئێستا لەسەری دەنووسرێتون و دەگوترێتەوە کە کەسێک بووە بۆ ڕزگارکردنی خەڵکی ئەنکاوا لە دەستدرێژی دەوڵەتی عوسمانی و کۆمەلگای کوردستان ئەکید نمونەی زۆری تێدایە لە بۆ پێکەوە ژیان و ئەنکاواش یەکێکە لەو شوێنانەی کە ڕاستە ماوەیەکی دوور تەنیا بەس یعنی لەبەرەوەی گوندێک بووە تەنیا مەسیحی لێ بووە بەڵام ئێستا ئەگەر تەماشای بکەی پڕە لە جۆرەها نەتەوە. نمونەی پێکەوە ژیان بۆ لەو شارەی و زۆر مەشاکلی کۆمەڵایەتی لەسەر دەستی ئەو هەڵ دەبوو عشائیر بە ئیناوشار بە حتا مختلفی ئەدیانەکان لێرە هەموو شۆیان دەکرد زیارەتیان دەکرد مەشاکلیان هەڵ دەبوو لەسەر دەستی ئەو پیاوە ڕێزەی خوا عەفوی بکە و لە ساڵی 1942 وەفاتی فەرمووە لە باداوای شاردایتەوە ئێستا گومبەتە چیزە سەرە بانگە بە گومبەتی مەلافەندی تەڵەن جێو مەکانیشی لە لێرە حوجرەی دیکە هەبوو لە ناو مزگەوتێ لە تابقی دووەم ئەوە حوجرەی جەنابی مەلافەندی بووە خوا عەفوی کە و تەدریس و وەعز و ئیرشادیشی هەر لە ناو مزگەوت بووە. مەلافەندی ئێک لەوان کەساتیە نافدارە لە هەولێر و کوردستان و عێراقێ بگشتی هەروەسا ناوبانگێک زۆر هەبوویە لە سەردەمێ دەسەڵاتە عوسمانیان. مەلافەندی ناوێوی ڕاستەقینە ئەبوبەکرە و کوڕێ مەلا عومەر ئەفەندیە لە ساڵە 1963 لە باژێڕێ هەولێرێ دایک بوویە. مەلافەندی پێشی ژێوی بگەهتە 10 ساڵان کاریە قورئانە پیرۆز هەمیەش بەر بکەت. دیڤدا ئەت ناڤە حوجرێن کوردیدا دەست خوێندنا فەقیاتیە کریە و شەهرەزایەک باش هەبوویە ئەت بیاوێ ئەدەبا کوردیدا. ڕۆڵی گەورەی هەبووە لەسەر هەموو بارودۆخەکانی ئاینی و کۆمەڵایەتی و سیاسیش لە هەولێر و لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا بەڵکو هەندێک جار کاریگەریەکەی دەپەڕێتەوە دەرەوەی عێراقیش بۆ ئێران و بۆ میسر و ئەوانەشیان دەڕوا. ئەم پیاوە یەک لە ئەسبابی گەورەیەکەی یەک لە ئەسبابی ئەوەی کە دەیکاتە نخبە دەیکاتە پیاوێکەوە ئەو کاریگەریە زۆرەی هەبێ لە کۆمەڵگادا ئەوەیە کە پیاوێکی ڕۆشنبیر بووە. ڕۆشنبیر بە مانای ئەوە کە ئاینی تەنها لە ناو بازنەی نوێژ و ڕۆژی و ینی فقهدا نەبەستبووە بەڵکو ئاین بە شێوەیەکی گشتی تەماشا دەکات. هەندێک کەساتی وەکو مەلافەندی و چەندین بەڕێزی تر کە لە مێژووی گەلی کووردا هەبووینە کەسانی متەنەوەر بووینە. ئایا فاکتەر چ بوویە کە ئەوان جیاتر بن یان متەمەیزتر بن لە مەلەکانی تر کە بڵین متەنەوەر بن کەسانی ئینسان دۆست بن یان زانست دۆست بن لە زانستی سروشتیەکان نەک تەنێ لە زانستی ئاینی؟ تێڕوانینی ئەوان بۆ ئاین لە بازنە فراوانەکەی و مانای حەقیقی ئاین واتە ژیان. واتە هەموو ئەو بوارانەی کە لە ژیاندا هەیەوە ژیان پێش دەخاوە ژیان جوان دەکا ئەوان بە ناوی ئاینەوە گرنگیان پێدەدا. بۆیە مەلافەندی نەک تەنها لە مەسائلی فقهی ئیسلامیدا لە مەسائلی فەلەک و لە مەسائلی منطق و لە مەسائلی طب و لە مەسائلی ڕیاضیات و لە مەسائلی فەلسەفە و ئەوانە هەمووی زانا و دانا بوو و لەگەڵ ئەوەشدا پەیوەندیکی کۆمەڵایەتی تەواو و فراوان و کاریگەری هەبوو بەسەر سەرۆکۆز و عەشیرەتەکان و خەیلەکان و قەبیلەکان ئەوانەی کە لە کوردستان دەژیان هەموو کاریگەری ئەرێنی و ئیجابی بەسەر ئەوانەوە هەبوو کە بوو بۆ هۆی ئیستیقرارێکی ئەمنی و سیاسی و پێکەوە ژیان. مەلافەندی چۆن توانیوە کە ئەو تەواصلە یان ئەو پەیوەندیە دروست بکات لەگەڵ دەرەوەی کوردستان دەرەوەی عێراق چۆن توانی ئەو پەیوەندی دروست بکات؟ لەبەر ئەو ناوبانگی خۆی هەبووە لەبەر ئەو کەسایەتی خۆی کە هەبووە و کەسایەتی کاریگەر لەسەر واقعی خۆی و لەسەر خەڵکی خۆی و لەسەر جەماوەری خۆی ئەم کاریگەری لەسەر جەماوەر و لەسەر قەبیلەکان و لەسەر نخبەی ئیجتیماعی وای کرد کە
هەر دەسەڵاتێک بێ ئیشی بەو هەبێ و استیشاری پێ داوای لێ بکە بۆ ئیستیشارەکردن بۆ ئەوەی چۆن بتوانین کە سەقامگیری لە وڵاتە لەم ناوچەیە دابین بکەین بۆیە وتمان وەفد ئەسوەت الئومام و هەروە عوسمانیەکانیش یعنی تەنانەت سوڵتانی عوسمانی سوڵتان عەبدولحەمیدی دووهەم ئیستیشارەی زۆر پێ دەکردووە چەند جار خەڵاتیشی کردووە ئەمە بوو چ دەگەڕێتەوە یعنی بۆ ئەمە دەگەڕێتەوە کە ئەو لە بەرژەوەندی ئەوان هەندێک شت کردووە بوویە دڵیان پێخۆش بە یان بۆ هەڵوێستە ئینسانی و مرۆڤ دۆستەکانی بوو ئەو کات نا ئەوان ئیستعانەیان پێکردووە بۆ ئەوەی خۆشگوزەرانی یان ڕاوێژیان پێکردووە چۆن بتوانین ئیستقرارێکی ئەمنی لەو منتیقەیە دروست بکەین بۆیە نەتیجەی ئەو هەوڵ و تەقەڵای مەلافەندی لە دابینکردنی استقرار لە نەهێشتنی ڕوودانی تونند و تویژی و ڕوبەڕووبوونەوەی پێکدادانی چەکداری لە نێوان عەشایرەکان لە نێو خۆیاندا عەشایرەکان لەگەڵ باڵێ خەڵکی دیکە سوپای ئینگلیزی سوپای عوسمانی بۆ ئەوەی ئەمن و ئاسایشی منتیقە بپارێزێ و خەڵک زەرمەند نەبێ لەبەر ئەوە تەماشا دەکەین سوڵتانی عوسمانی خەڵاتی دەدا لەبەر ئەو خزمەت گوزارانەی کە پێشکەشی ناوچە و منتیقە و ملەتی خۆی کردووە. بیرمەندی کورد مەسعود مەلا محەممەد ئتپەرتوکە خوادا بناوێ گەشتی ژیانم لە بەرپەڕێ 142 داد بێژیت مەلافەندی لە بنەماڵەکە مەزنە کووردە لە هەڤلێرێ ددەمێ خوادا لە کوردستانە ڕۆژهەلات هاتینە ئەتمەلاتیەدا پلایەک هەری باڵا ئەبدەستخۆڤە ئینا بوو. بعد مەلافەندی حاج عمەر ئەفەندی گەورە عولەمای کوردستان بووە دەستە حیجاز لە بۆ حەج 11 مانگ 20 ڕۆژ پێ دەچێ من لەلا مەوسوقە یعنی ڕۆژێک داحێرێک عمری 20 ساڵ نابی گوتی ئەتو وەرە ئیشم پێتە ئەوە حقیقەتیش تاریخەیە مزەکراتی عزیز ئەفەندی نووسرایە ناوت چێ دەرناوم حوسێنە بەعربی پێی دەڵێ انتبه لنفسك سيكون لك شأن كبير ويكون أولادك تنبؤك نك إفالتيكان تنبؤي روحي أو حسين أو شريف حسين كبابي ملك فيصل وملك عبد الله وملك علي بكو أو أبو يعني ملافندي نفوذي علمي سياسي إداري مالي فول بو مستغني بو لحموشتك وقصش ندب ودو حتى لكن شاعران قصي ندب ودو فيكل حلقة كاني زياريني عائلة مايا زي مفخرتي عائلة مانا وزي مفخرتي هوليرو زي مفخرتي علماء وزي مفخرتي كردستان لهمان كاداگر تماشا بكين لعائلة جنابتان كاتي خوي كسلطي عثماني 1715 كويسامكي ببابيري وابزان ملفندي بيداوة لهمان كادا ويسامكي عراقيش بدستي جنابي ملفندي جيشتيا آية أمت چه دقينيد؟ كفاية نية السلطة ويسامي داتتو بالي بدأني ملت دري أو خوش ويستوي احترامي ملت هيا لو بو ملافندي دو جانبي هيا جانبي تقدير لبو شخصيتي بالي جانبيش ولاي ملت لوي كفتوى دا حكمت بيويستي بفتوايتي بالي حتى وسكت بيتلاويش فتوى غيري حق نبينا داتن ملافندي لساڵە 1942 لە ژیێ 79 ساڵیەدا ماڵ ئاڤایە لە دنیایت کەت سەبارەت مرناویژی پیرەمێرێ شاعر ئەت هۆزانەکە خوادا ڤەدهینی تو دبێژیتن کوچی دوایی مەلافەندی ئاینی ئیسلام دەری خستووە دوای مردن گیانی وەلی زیندووە نائیبی نەبی و لە بەند ڕەهایە بهدايتي خدا محفوظة نبي معصومة ولي محفوظة صفتي بايي وليتي سيانة عامو أدبو ذكرى سبحانة جگلوي أو بابي هجار بو چاكو بخشندي هزار بو نيوا شعري دواي تأريخي خشته ومدرسي ملاي هولير بهشته ملافندی بریا 82 سالان اتناوا و گورستانه دا هاتیه و شارتن ملافندی او کساتی بو و کاری بو جوانیا خو جوانیا ناخ خو جوانیا هزرو بیرت خو پیشکشی جواک کردی بکتو پیشکشی همی پیکاتین کردستانی بکتن هیویا ما اوه اف پیک و جیانه اف هلوستین جوان و جامرانه
بەردەوام بن ناوە گەلی کووردا دلڤێرە هەنگوهێلین ژێر چاودێریا خودای مەزن و دولوان بمینم خێر و شاد کوردستانێک ئاوەدان و پێکڤە ژیانێک هەردەم ئەدگەشێدا